بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی ئاتوێنێتەوە خزمەتان. خۆم و هاوکارانم سڵامانز لە خزمەتتانە، هیوادارین کە مەجالتان بێ بەرنامەی ئەم جارەی تەندروستیش بینەریت. بەڕێزان، بۆ ئەم هەفتە بابەتێکە لە سەر دێڕی پەیوەندی نێوان پیسبوونی ژینگە و ناخۆشی. ئەوە ئەرزی خزمەتان کەم کە ژینگە کولەن لە نێوان مرۆڤ و ژینگە ارتباتێکی تەنگاتەنگ هەیە، چە بۆ سڵامەتی چە بۆ حاڵەتی غیرە سڵامەتی یان نەخۆشی دروست بێت. دیارە پیسبوونی ژینگە خۆی ئەتوانێت هۆکار و سەبەب بێت بۆ زۆربەی لە نەخۆشیەکان. ئەگەر بۆ وێنە ئاو هەواکە پیس بێت، کەسانێکە تەنگە نەفەسییان یا هەناسەیان تونا ئەتوانێت ئەو حاڵەتیانە تونترە و کاتەوە، یا بۆ وێنە زۆربەی زۆری لە میکرۆبەکان لە خاکە و یا لە ئاوە و انتقال هەیەکەن مرۆڤ تووشی نەخۆشیەکەن. بۆ وێنە ئەو نەخۆشیگەرە کە ڕیخۆڵەکان تووشە بێ، ئەو ئینسان تووشی سکچوونە بێت، ئەوانە ئەتوانێت ئەو میکرۆبانە بێت کە لە خاک و لە سەوزیجات و یا بەنەوەیەک لە میوەکان انتقال هەیەکە، یا بازێ لە ئەنگەڵەکان جیا لەوەی کە لە حیوانە و انتقال هەیەکە بە مرۆڤ، ئەو ئەنگەڵانە ئەتوانێت لە ناو خاکە بێت کە بتوانێت حاڵەتێک کە وەکو هیلکەکەی بێت، توایەوە کە ئەڕواتە ناو لەشی مرۆڤ، ئەوە ئەگرسێتەوە لەوێ ئێتر ئەو هێلکە ئەوێ بە ئەنگەڵ یا بە کرم کە تووشی نەخۆشیەکە، ئینسانەکە تووشی نەخۆشیەکان. بەڵام بازی حاڵەتیش هەیە کە ژینگە مرۆڤ خۆی نەخشێ موسبەتی هەیە، یان ژینگە پیسەکات، ئەو پیسبوونی ژینگە خۆی ئەوێتە سەرچاوەیەک بۆ نەخۆشیەکان. یەکێک لەو مەوادانەی کە هەیە بە فراوانیش لە ناو ژینگە بڵاو بووەتەوە بە تایبەت بۆ ئەوەی کە ڕعایەتیش ناکرێت، پلاستیکە. پلاستیک لە ناو خاکە سەدان ساڵی گەرەکە تا تەجزیە بێت و لە ناو بچێت. دیارە لە ناو بەحرەکانە، لە ناو ئۆقیانوسەکانە ئەو ماوە زۆرترە بێتەوە. بابەتی ئەم جارەمان تاقیقاتێکە کە نەتیجەکەی دەی ئەم مانگە یانێ 18 ڕۆژ لەوە پێش درادەرە و تەسیراتێکی مخەڕب کە میکرۆپلاستیکەکان هەیەە لەسەر سڵامەتی ئینسان، تاقیقاتێکی 4 هەفتەی کرا لەسەری، کە نەتیجەکاندا دەرەوە کە ئەو پلاستیکانە کە بە شێوەیەکی زۆر ورد لە تەبیعەتە بڵاون و بەناو میکرۆپلاستیک یا و پلاستیکە وردانە ئەناسرێن، ئەتوانن بە ئاسانی ئەگەر بۆ هەر بۆنەیە کە ئەو کەسە بیخوات لە ناو ڕیخۆڵەکانیە، ئەتوانێت جەزب بێت و ئەو جەزبوونیشە ئەتوانێت بە ئاسانی بڕوا بۆ بازێ لە ئەندامەکانی لەش و ئەو ئەندامانە تووشی مشکڵاتێ بکات. میکرۆپلاستیکەکان پێشەکی ئەوە ئەرز خزمەتان کەم کە گەورەترین مەترسیەکە فعلەن لەسەر ئاوی ئۆقیانوسەکان و ئاوی دەریاکانە، بەڵام ئەوە بۆ مەعنا نییە کە لای ئێمە ئەگەر بەحر نییە یا ئۆقیانوس نییە ئێمە بێبەرین، بەڵکو پێچەوانەیە. پلاستیک بۆچی دروست بوو؟ پلاستیک جارێ ئەو حاڵەتە دروست بوو پێشتر هەورێشم بوو، هەورێشمیش جۆری بەدەستهێنانەکەی زۆر سەخت بوو، مشکل بوو، دوایەوەیش گرانەکەوت، یا ئەو جلانەی کە بە خوری حیوانات دروستەکرا بۆ هەموو کاتێک مناسبەوە، بۆ کاتی سەرما و زستان باش بوو، بەڵام بۆ بەهار و هاوین جلێکی مناسب نەبوو. یا لۆکە ئەو حساباتەی کە کردیان ئاوێکی زۆری گەرەکە، چیان دروستکردێت لە جۆرێک لە پلاستیک کەڵکیان وەرگرت کە زۆربەی جلەکانی ئێمە ئیسە لە حاڵی حاضرە ئەو مەوادەی کە هاتیە پلاستیکە، یانێ
بە هەر بۆنەیەکە ئەو جلا ئەو پارچە بە هەر بۆنەیەکە و بڕواتە ناوخاک تەجزیەبوونی سەختە بە تایبەت ئەوەی کە حاڵەتێکی ورد بگرێ بەخۆی وە میکرۆ پلاستیکی پێ بڵێ یا شتێکی تر لە ئەسڵە پێشتر ئەو پاکەتگەرە ئەو دەڵق نەبوو یا ئەو نایلۆن نەبوو کە پاکەتگەرێکی کاغەزی ئیستفادەیان نەکرد یەک نەفەر سوئێدی ئەگەر اشتباه نەکەم ناوەکەی لە بیرم ماوێ گوستاف تاڵین بوو ئەمە هاتووتی بۆ ئەوە محیتی زیست لە ناو نەچێ بۆ ئەوە زۆر دارەکان نەبڕین با شتێکی تر دروستکەین چونکە ئەو پاکەتگەرە لە دارەکان لە دار دروست ئەبوو بۆ ئەوە ژینگە لە ناو نەچێت ئەم ئینسانە هات پلاستیکی دروست کرد بەس خۆی بڕوای ناکرد کە ئەم پلاستیکە بێتە یەکبار مەصرف و پێچەوانەی ئەو نەزەری ئەوە بێ یعنی ئەو هات یارمەتی ژینگە بات بەڵام پێچەوانە دەرهات نایلۆن دروست بوو کە دواتر وتی من خۆم بەو بۆنە و ئەم نایلۆنمە دروست کرد کە محیت زیست ساخ بمێنێ سالم بمێنێت جنگڵەکان دارەکان لە ناو نەچن چۆن پێشتر یعنی پێش 1959 کە ئەو فەردە سوێدیە ئەم زەرفە پلاستیکی گەریە دروست کرد کە ئیسە لە هەموو شوێنەکە هەیە یعنی هەر شتێ تۆ بیکڕیت حتممە زەرفەکە زەرفێکی پلاستیکیە خۆی دیارە دەوامی هەیە ئەتوانێت لە بەرابەر میکرۆبە لە ناو سەرما دەوامی زۆرە لە ناو فرێزر و ئەوەی کە یەخ کات و وی بەسێت ئەوانە دەوامی زۆرە بەڵام ئەو کەسە وتی من پێم وانە بوو کە ئەمە بێتە یەکبار مەصرف دوای ئەوە کەتر حاڵەتێکی پێچەوانە بێت کە بۆ یارمەتیدانی ژینگە دروست بوو بەڵام ئیسە پێچەوانەکەی دەرات و ژینگە پیسەکات دیارە ئیسەیش لە بازە شوێنگەرە دیسانەوە پەنابراوەتەوە بۆ ئەوەی کە ئەو پاکەتە کاغەزیگەرە دروستکەن بەڵام ئەڵێن کە ئەوانە حەجمی زۆرە بۆ حمل و نەقلەی بردن و هێنانیان ئەوەیشە خۆی شوێنێکی زیاتر ئەگرێت ئەو ماشینانەی کە ئەمانە جێبەجێەکەن باریانەکەن ئەم لە ئەو دوکان بۆ ئەو دوکان ئەیبن ئەوانە خۆشی هۆکارێکە بۆ ژینگە یعنی ئەمانە هەمووی معادڵاتێکە کە ئێستا لەسەری تاقیقەکەن بەڵام بینە سەر بابەتی ئەم هەفتەمان کە پەیوەندی پیسبوونی ژینگە و ناخۆشی ئەوەیە کە ئەم میکرۆپلاستیک گەرە حاڵەتێک دروستەکەن کە وتم ئەتوانێت وردن لە ناو خاکە هەیە بە هەر بۆنەیەکەوە ئەو دەبە ئاوەی کە ئێمە بەکاری تێرین ئەو جلێکە ئشارەم پێکرد کە مەوادی پلاستیکی هاتیە بە هەر شێوەیەک لە ناو خاکە لە ناو ئاوە بڕواتە ئەو شوێنە ئەوە عامڵێکی خەتەرە ئەو خەتەریشە چۆنە میکرۆپلاستیک ئەنازەکەیان 5 میلی یعنی ئەگەر لە 5 میلی زیاتر بێەوە وەکو میکرۆپلاستیک حسابی ناکەن بەڵام لە 5 میل کەمتر بە میکرۆپلاستیک حسابیەکەن من لە خزمەت بینەرانی خۆشەویستمانە ئەرزکەم کە هەروواکە هاوڕێ هاوکارمان لە بەخشی ئیدیتۆرە کە ئەو وێنەیە نیشانداوە تقریبا ئەو ئەنازەسە یا ئەنازەی کەی بڵێن بەخۆی کونجیکە بەخۆی سیاوڵەی کە ئەوە ئەتوانێت بڵێن کە پلاستیکێکە لە 5 میلیە بەڵام ئەوە بۆ معنا نییە کە حتمما 5 میلی بێ نانۆ پلاستیکیشمانەس ئەو نانۆ پلاستیکە یانێ بە چاوی ئیتر نابینرێت ئیتر حسابکەن ئەگەر پلاستیکێکی 5 میلی کە بە میکرۆپلاستیک ئەناسرێت لەوە ورتر بێت چۆن ئەتوانێت مشکڵمان بۆ دروستکات بەڵام ئەم مشکلاتە چۆن دروستە بێت ئەو تاقیقاتی کە کراوە لە ئەمریکا کراوە تاقیقاتەکەیش بۆ شێوە بۆ کە 4 هەفتە بە درێژەی کێشە و پێشتریش نەزەراتێ بوو بەڵام ئەو نەزەراتە نەچووە مەرحەلەی عەمەڵ حتمەنیشە ئازمایشی کەن ئازمایش کرا ئازمایشەکەیش لە جانەوەرگەرێکی ئازمایشگایی کە بەتایبەت لە مشکی ئازمایشگای ئیستفادەیان کردگە کەڵکیان وەرگرتووە گەیشتون بە نەتیجەکان
من لێرە خولاسێک لەو گزارشە و ئەو کەسانی کە نەزەریان داوە چه ئەوانەی کە بەشدار بووبن لە تاقیقاتەکە چه ئەوانەیش کە بەشدار نەبوون پێشکەشی خزمەتانەکەم ئەوان خۆیان کە لە ئەو راپۆرتە نووسیانە میکرۆپلاستیکگەر قەتعاتێکی وردن کە ئەتوانن ڕێگەی خۆیان بۆ لەش باس بکەن یعنی ئەتوانێت منتقل بێ بە لەش ئەو متاڵعە تازە لەسەر مشکی ئازمایشگایی کراوە نیشان ئەدات کە میکرۆپلاستیکەکان ئەتوانن لە ڕێخۆڵە و هەم ڕوون بۆ گورچیلەکان هەم ئەوەی کە لە بڕم بۆ ناو سروم یا ئەو خوێن بڵێن و هەروەها بۆ جگەر بەشێک کە بۆ ئەمان زۆر مهم بوو بە چۆن پێشتریش ئەم نەزەراتە مەترح کرابوو بەڵام بە حاڵەتی عملی ئازمایشیان نەکردو کە بۆ گورچیلە و جگەر ئەڕوات بەڵام ئەم جارە ئەمان متوەجی بووبن کە ئەو میکرۆپلاستیگەرە ئەتوانن بڕن بۆ مێشکیش چونکە لە مێشکی مشکەکانەکە ئەوە تاقیقیانە کردو و دیویان ئەو میکرۆپلاستیگەرە خۆیان گەیاندووەتە ئەو شوێنە ئەڵێ کە هەم مرۆڤ هەم ئەو حیواناتەی کە لە تەبیعەتە هەیە هەمویان بە جۆرێک هەن لە معرەزی ئەو مەوادە من لێرە پرانتزی باسکەم لەسەر حیوانات بە تایبەت ماسیەکان کە هانە ناو بەحرگەرە زۆربەی هەر زۆریان ئەو قەتعات پلاستیکە هەیە بە یا ئەوەی کە ئەی خۆن لە ناو گۆشتیانە هەیە یا ئەوەی کە ئەچەس بێپیانە هەروەکە لەم وێنە ئەیبینن پێشبینی کراوە کە تا ساڵی 2050 یانێ تا 25 ساڵی تر ئەو میکرۆپلاستیکگەرەی کە لە ناو بەحرەکانە هەیە لە کۆی گشتی کوڕی زەوین زۆرترن لە ژمارەی ماسیەکان بەتایبەت لە ماوەی 10 ساڵی ڕابردووە چۆن ئۆقیانوسەکان هەموو کاتێک مەسیرەکان ئەو کەشتیانە ئەو کەشتیگەر مسافربەریە یا باربەریە یا تاقیقاتی هەموو شوێنێکی ناڕۆن بەڵام لە ماوەی چەند ساڵی پێشووە متۆجی بوون کە ئۆقیانوسەکان بەتایبەت ئۆقیانوسەکان ئەشغاڵدانیکی گەورەی پلاستیکە بۆ وێنە وڵاتی وەک ژاپۆن ئێمە لە خەوەرەکان خوێنین وڵاتێکە ئاوایە سەنعەتی ئەمەیە خەڵکەکەی ئەوەیە بەڵام مشکلەکە لە خەڵکەکە نییە ئەو ماهیەت ئەو سیستمە وایە ئەو ماهیەت ئەو سەرمایە بۆ ئەوەی کە سوی خازانجێکی زۆرتر بێت متوەجی بوون لە بەشێک لە ئۆقیانوسە پیسترین شوێن بوو کە کاتێک کە سەرچاوەکەیان تاقی کرد دیان ژاپۆنە کە ژاپۆن سەرچاوەیەکی گەورەس لە زبڵکردن و پلاستیککردنی ئاوەکان ئۆقیانوسەکان و دەریاکان بۆیە ماسیەکان بەتایبەت هەم ئەوەی کە ژینگەیان ها لە خەتەرە ها لە مەترسیە و هەمەوەی کە ئاوی ئۆقیانوسەکان زۆرترین ڕێژەی پیسبوون بەم مەوادیانە هەیە بەڵام ئەمە نابێ بێتە ئەوەی کە بڵێن دیسانەوە من دووپاتی یەکەمەوە کە بڵێن باشە ئێمە بەحرمان نییە ئۆقیانوسیش نییە بە دۆرمانە بەڵام ئێمە بێبەرین من ئشارەی پێەکەم کە لای ئێمەش هەیە کە لە ناو خاکە ئەتوانێت منتقل بێ بە لەشمانەوە ئەڵێت کە شەواهد پێشتر بووە کە ئەمە ئەم میکرۆپلاستیک گەرە لەسەر سلامەتی تەسیریان بووە بەڵام ئەوەی کە ئێمە لە ئەم تاریخە یعنی لە دەی ئاوریلە داوامانەتە دەرە و تقریبا میزانەکەمان مشابه سازی کردووە یعنی میزانەکە مشابه سازی کردووە کە ئەو میزانەی کە بۆ وێنە ئینسانی مرۆڤێک ئەتوانێت لە مانگێکە چەندێک پلاستیک بە هەر هۆی کە بڕواتە لەشی لەگەڵ لەسەر ئەو حیواناتە ئازمایشگایانە تاقییان کردووەتەوە ئەڵێت کە ئەو میکرۆپلاستیکگەرە کە خورا لە ڕیخۆڵە و چووگە بۆ مێشک جگەر و گورچیلەکان لەوێشە بڵاوەیان کردووە یەکێک لەو کەسانەی کە بەشدار بوو بە دوکتورێکە بە ناو مارکۆس گارسیا لە دانشگای نیو میکزیکۆ خۆشی لە کالێجی دەرمانسازیشە ئیشەکات ئەو تویە کە ئێمە متۆجی بووگین ئەو میکرۆپلاستیک گەرە لە گورچی لە جگەرە
ئاڵۆگۆڕگەرێکیان لە متابۆلیسمە لە سوخت و سازە دروست کردو یانی مشکڵاتێکیان دروست کردووە بەتایبەت لە جگەرەکە ئەو شوێنێکی سوخت و سازە ئەڵێت کە ئەم تاقیقاتە بۆ مرۆڤ زۆر ئەهمیەتی هەیە دەرەجەیەکی زۆر ئەهمیەتی هەیە ئەڵێت کە لە ناو خاکیشە هەیە لە ناو خواردنیشە هەیە یانێ بۆ وێنە حتا ئەو زەرفگەرەی کە یا ئەو پەرداخکەرەی کە پلاستیکن ئەتوانن منبعێ بن بۆ انتقالدانی ئەو میکرۆپلاستیکگەرە بۆ لەش خۆ جۆری پلاستیکەکانیان ئشارە پێ کردووە کە بەکاریان هێناوە تاقیقیان لەسەری کردووە ئەڵێن کە کاتێککە نمونە بەرداریمان کرد لەو جانەوەرگەر لەو مشکە ئازمایشگایەگەرە کە نمونە بەرداریان کردووە ئەو پلاستیکگەرەی کە ئەوان خواردویان ئەم لە ناو بافتەکان ترە بەتایبەت لە ناو گورچیلە و جگەر و مێشکە بینیویانە هەروەها دکتۆر گارسیا وا ئەڵێت کە ئێمە متۆجی بووین کە بەپێی ئەو ئەساسەی کە ئاوا بۆ ڕاحەتیە لە ڕیخۆڵی ئەو حیواناتەوە انتقال هەیەکە تا مێشکەچێ بۆ ئیتمینانمان هەیە کە ئەتوانێت بە مێشکی ئینسانیش بڕوات ئەڵێت کە تاقیقاتێکی پێشتریش ئەنجام درا بۆ ئەوانی شەر وتویان کە سیستم ئیمنیش تووشی خلەلەکات سیستم ئیمنی سیستم بەرگری بۆ وێنە ئەو میکرۆپلاستیکانە ئەگەر بڕواتە ناو ڕوودەکان لە ڕیخۆڵەکان لەو ڕیخۆڵانە کەسێکیش بە هەر هۆی توش عفونەتێکی تریش بێت ئەم میکرۆپلاستیکگەرە هیچ چاک بوونەوە یا لابردنی ئەو ئیلتیهاب و عفونەتە ئەخەنە دواوە بەڵکو نەخۆشیەکەیش دووباراکەن ئەڵێ کە ئەو تاقیقاتیش پێشتر کرابوو بەتایبەت ئەوەی کە عفونەت بێت لە ناو ڕیخۆڵەکانە ئەم میکرۆپلاستیکگەرە ئەتوانێت هەم شەدیدی کاتەوە هەم ئەو چاک بوونە ئەو دەورەی بەرەو باش بوونەوە بەرەو تەندروست بوون چوونەوە خاتە تاخیر هەڵێ تاقیقاتەکەمان 4 هەفتە درێژەی کێشاوە ئەو ئاڵوگۆڕگەرێکی زۆر مهمە لە متابۆلیسمیانە لەو سوخت و سازەی کە هەیە لە لەشە ئێمە متواجب بووین بەڵام ئەم میکرۆپلاستیکگەرە لەسەر بازێک شتکە وەک هورمۆنەکان لەش وەک چۆری لەش هەر ئەسیدگەر ئامینەش کە ئەوش لە سوخت و سازگەر و شکاندن چۆری و قەن ئەمانە تەسیریان هەیە ئەڵێ لەسەر ئەوانە هەمووی یانێ شێوەی سادەتر بڵێن تەنزیماتی لەشیش چۆن هورمۆن و ئەسیدامینە و لیپیدەکانە ئەوان چۆریەکانە ئەوانە هەمووی ئەشێنێ بە یەکە یەکی تر لەو کەسانەی کە نەزەری داوە تاقیقاتەکە چووە بەردەسی بەڵام بەشدار نەبوو کەسێکە بە ناوی دکتۆر هێدر لێزلی ئەم خۆی دانشمەندە متخصصە لە تەزیە و تەحلیل میکرۆپلاستیک و پلاستیکە لە دانشگای ئامستردام ئیشەکات ئەو بەشدار نەبووگە بەڵام تاقیقاتێکی پێشتر زۆر تاقیقاتی بووگە لەسەر ئەوەی کە پیسبوونی ژینگە بەهۆی پلاستیکە و بۆ هۆیەوە ئەم تاقیقاتیشیانە هەناردووە بۆ ئەوی بۆ دکتۆر لێزلی ئەویش وتیە ئەو ئەنازەیە کە لەو تاقیقاتە داویانە بەو ئەنازەگەرە تقریبن یعنی 5 میلی نزیکە بە سلولگەر ئپیتێلیار یعنی ئەو سلولگەرە ئەو خانەگەرە کە سەدحی ڕیخۆڵەیان پۆشاوە یان ئەنازەکەیان وەکو یەکە بۆیە بە ئاسانی هیچی جەزبەوێت ئەتوانێت ڕسوو بیشکات و لێنە ماندگار بێت هۆی ماندگاریش ئەتوانێت سەرچاوی بازی نەخۆشیگەر خەتەرناک بۆ وێنە احتمالی هەیە بازی لە لۆگەر دروستکات یا بەر حاڵەتێکی خەتەرناکتر بێتە غودەیەکی بەدخیم کە وەکو شێرپەنجە ئەمانە خۆی نیشان بات هەر دکتۆر لێزلی لە درێژەی قسەکانی ئەڵێت کە ئەم متاڵعە نیشانمانات کە میکرۆپلاستیکگەر و وەحشی هۆکاری چه اتفاقاتێک ئەتوانن لە لەشی ئێمە بن بەمەدەیانی زەنگ خەتەرێکە ئەڵێت کە بۆچی ئەم ئیسلاحە کە میکرۆپلاستیک وەحشی ناوڕۆ ئەڵێت کە بۆ ئەو ئیسلاحیە بۆ ئەوە بەکاربردووە کە بڵاوە لە ئاوە هەیە لە خاکە هەیە لە ناو خواردنەکانی کە ئێمە ئەی خۆین ئەوانە ئەتوانێت وجودی بێت ئەڵێت بازم
ئەو متاڵعاتە زۆر کەمە، خەتەراتی پلاستیک لەسەر ژینگە زۆرترە. تەوسیە کردووە کە دیسانەوە ئەوە نییە کە ڕەدی کردوێتەوە، بەڵام ئەڵێت کە عوارزێک کە پلاستیک و میکرۆپلاستیکەکان لە کول لە هەیانە زۆرن. بەڵام مەحدودیەتگەرێکیش بووە لەم تاقیقاتەکە کراوە. ئەو مەحدودیەتانیشە دەستنیشان کراوە. یەکێک ئەوەی کە ئەڵێن لەسەر مشک ئازمایش کراوە، لەسەر حیوانێکی ئازمایشگاهی کە مشکە لەسەر ئەوە ئازمایش کراوە کە ئەبێت ئەم تاقیقاتە بۆ ئەوەی کە 100% لەسەر ئینسانیشە، ئایا 100% وایە ئەبێ ئەو تاقیقاتە لەوێش لەسەر ئینسان زۆر بەدقەتتر بەڕەسی بکردێت. ئەڵێت کە ئەو میکرۆپلاستیک گەریشە کە بەکارهێنراوە میکرۆپلاستیگەرێ بوو کە لە ئازمایشگا دروست بووگەن موادی خەتەرناکیشی تێنەوە دروستە موجودگەرە موجودگەرێکی ئازمایشگای، بەڵام ئەو حاڵەتی ئینسانیە ئەو حاڵەتی شەکە دیارە موجوداتە لە ناوەچن یاینە بن، بەڵام ئەوە نییە کە حتممە ئەو موادەی یان ئەو میکرۆپلاستیگەرە موادێکی زۆر سەمی و خەتەرناکیشی بوێ. ئەوەش وتویانە کە ئەبێت تاقیقاتەکە ئەنجام گرگە چۆنکە ئەو میکرۆپلاستیگەرەی کە لە محیتە هەیە دەکە و میکرۆپلاستیک ئازمایشگایەگەرەکە پاک و خاوێن و سەمی نیە، موادێکی شیمیایی تێکەڵی نییە، جیاوازیان هەیە. ئەڵێ تاقیقەکەش کراوە ئەو میکرۆپلاستیگەرە تا ئەو قسمەت قشری مێشکە چووگە ئایا ئەتوانێت لە 100 خوێنی مەغز، چۆن سەدێک هەیە کە لە مێشکە 100 خوێنی مەغز مانعەکە، ئایا ئەتوانێت لێنێشە عبور کاتی و یانی لە ئەو قشر ئەو لەسەر ئەو قشرە بڕواتە لەو سەدە بشکێنێت بڕواتە ناو ئەو مووی ڕێگە و خۆینگەرەکە لە مێشکە هەیە، یان مشکڵەکە مزاحف بکاتەوە. ئەڵێ ئەوە دەستنیشان نەکراوە کە ئایا ئەتوانێت ئەو سەدە خوێنیەکە بە 100 خوێنی مەغز معروفە بشکێنێت، پێشڕەوی کات، دەستدرێژی کات، ئەوەشە هێشتا معلوم نەکراوە. بەڵام دکتۆر گارسیا مارکز کە خۆی بەشدار بووگە ئەڵێت کەمانە گشتی پرسیارە ئێمە ئەوێت تحقیقاتێکی زۆرتر کەین لەسەری ئەم تاقیقات، ئێمە 4 هەفتە توولی کێشاگە، بەڵام ئەویش لەسەر ئەو باوەڕە بووگە کە ئەبێت تاقیقاتەکە دامەنەکەی زۆرترەوەکەنەوەتەوە وەسیعترکەنەوە و هەروە داوای کردووە کە ئەو تیمگەرەی کە هەن بەتایبەت لەسەر ژینگە، لەسەر پیسبوونی ژینگە متاڵعاکەن، لەسەر ئەم بابەتیشە تاقیقاتی خۆیان بکەن. بەڵام ئەڵێت کە هێشتا ئەوەش نازانین کە ئەم میکرۆپلاستیگەرە چۆن ئەڕۆن بۆ مێشک، چۆن خۆیان ئەگەینن بە مێشک. بینەران خۆشەویستمان ئەگەر لە بیریانەی میکرۆبیۆم گوتمان ئەو میکرۆب بچکۆلانەی کە ڕێی خۆڵا هەیە حتا خۆی ئەگەینێ بە چاو، لە دووسێ بەرنامەی پێشووە ئشارەمان کرد. ئەو ڕێگەی کە خۆی ئەگەیاندنە لە خوێنەوە بوو، یعنی لە ڕێگەی خوێنەوە جەزبە و لێنە خۆی ئەگەیان لە چاویشە ئەو مشکڵاتی دروستەکرد یا چوو تا مێشکیش. بۆ ئەم ئەوەی کە چۆن خۆی ئەگەینێ ئەو پلاستیگەرە تا ئێنە ئایا وارد خۆینەوێ، بەڵام ئەوەی کە ناو سروم خۆینە مشاهدە کراوە نظر ئەوەسە کە هەر لە ڕێگەی خۆینەوە ئەڕوات لە ڕێگەیەکی ترە و ئەو حرەکەتە ناکات. بەڵام ئەوەسە کە دکتۆر مارکز گارسیا ئەڵێت کە ئەبێت تاقیقی لەسەر بکەین. بەڵام ئەوەی کە هەیە نظراتێکی شەیە چی بکات، مرۆڤ چی بکات بۆ ئەوە، بۆ وێنە ئەڵێن ئەگەر ئەزانن ئاوێک حتممە زەڕاتی پلاستیک یادی ئەو زەڕاتەن ناتوانێت لە سافی عبورگا ئەو ئاوە بکوڵێت بدرگێ بە سافیە. ئەمە قاوە دروستەکان وەختە قاوە دروستەکان کیسەگەری سافی هەیە وەکو پاکەتەکانە کاغەزیە، ئەڵێ مەسەڵەن حتا ئاویش ئەیکوڵن ئەو ئاوە سەردەوە بوو بیان بۆ پاکەتگەر قاوە ئەو کیسە تەسفیە قاوەگەرە کە کاغەزگەرێکە حاڵەتی سافی هەیە کە سافی کات بۆ ئەوە بتوانێت بەر ئەو پلاستیکانە بگریگێ. ئەو مشاورەی کە لە زانکۆی ئامستردام و دکتۆر لزلی ئەڵێت کە ئیمکانات ئەوە زۆر نییە لە بەردەستمانە، بەڵام ئەتوانین ئاگاسازی بکەین، ئاگاگەریکەین لە ناو کەسانە، بەڵام بۆ وێنە ئەو لیباسگەرەی استفاده بکەن کە لیباسەکان پلاستیکی کەم تێ بەکار هاتوێت، چۆن ئەو پلاستیکە دوای ماوەی فرزە درگێت ئەڕوات لە ناو خاکە تەجزیە ناوێتەوە. ئەو یەکێک لە هۆکارەکانە
ئەڵێ ئەو غەزاگەرە کە فراوەری کراوە ئامادەز هانا ئەو زرفە پلاستیکی گەرە محدود و کرێتەوە زۆر خۆمان بۆوانە مقید نەکەین مەبەستی ئەوەسە کە خواردنەکان تەبیعی دروست بکرێتەوە غەزا ئامادەگەرەی کە لە ناو فروشگاکانەوە لە ناو ئەو زرفە پاکەتە پلاستیکیانە هەیە وەروەهاویش تەوسیە کردووە کە ئاوێکە ئەینوشی نەبێ ئەو ئاوە تەسویە کراوێت. لە زانکۆیەکی تر کە ئەو زانکۆ لە سان فرانسیسکۆ ئوستادێکی زیست محیدی لەگەڵ ئەویشە مشاوەرەیان کردووە تاقیقاتەکە چووە بەردەست ئەو بەناو تریسی دۆڕاف ئەویش وتویە کە ئەمە بە سیاست گوزاریە بێت کرێت سیاست گوزاری ئەوەیە بۆ وێنە ئیسە NGOگەر بزوتنەوەگەرێکی مەدەنی دروست بوون بەناو ژینگە پارێز چۆن دەوڵەتگەر یا سیاسەتیان نییە بە قازانجیان یا ئەوە ناتوانن بەڵام ئاگاهگەری ئەوەی کە ئێمە بتوانین ئاگامان لە ژینگە ئەو ژینگە بەسین ئێمە نییە بۆ نەسەڵگەر دوای ئێمەش ئەبێ ئەوە کەسانەی ئەو مناڵانەی کە نەسڵگەر دوای ئێمەشتێن ئەوانش بتوانن لەو ژینگە استفادەی کافی بکەن ژینگەیەکی پیسیان بۆ بەجێ نێڵێن کە بە ئەنواع و ئەقسامی مشکڵات و نەخۆشیەکان ژیانیان ببەنە سەر ئەو یەکێک لە وەزیفەکانە کە ئەو سیاست گوزاریە مەبەستیان ئەوەیە چونکە تەوەقعیان لە دەوڵەتەکان نییە ئەڵێت کە بازم هەر انتظار ئەڕوات کە لە داهاتووە چرخەی تەولید پلاستیک زۆرتر بێت بەڵام خەڵک ئەتوانێت کە ئەو محدودیەتە بۆ خۆیاندانن کە محدودی بکەنەوە بۆ وێنە لە قاپ و حاجاتی شیشەی کەڵگوەر بگرن بۆ وێنە پلاستیک نەبێ ئەگە پەرداخێک پلاستیکە لەوە کەڵگوەر نەگرن لە شیشە بێت پەرداخەکە یا ئەو من بەعای ئەو تانکراوانەی کە بۆ زەخیرەکردنی ئاو بەکار ئەبرگێت ئەوە هەوڵ بدرگێت کە ئەو تانکر ئاوانە و من بە ئاوانە پلاستیک نەبێت. تۆسیەگەر تریشەکەن ئەڵێن کە مەسم بۆ وێنە دەست بشۆرێت حتمما پێش خواردن بۆ وێنە کەسێک دەسەدا لە خاکیە بە هەرەوەی کەەوە ئەوە ئەتوانێت دەست شۆرگێ ئاو خوگێت بۆ خورگێت ئەوانیشە تەوسیە ئەکرگێت ئەوەی کە دەست بۆچی بشۆرگێت ئشارەمان کرد کە زۆربەی شتەکان ئیسە بەهۆی ئەوەی کە ئەو ماوادە کە پێشتر بوو بە ماواد لە پلاستیک کەڵکوەرەوەگرن هەم بۆەوەی کە کەمێ ئاسانترە دروستکردنی هاتنە ناو چرخەی تۆلیدی بۆ وێنە لە سەر خاکە ئەو کودە شیمیاییگەرە ئەو هەموو نەقلیە یا ئەو غەلەگەرە هەر بە گۆنیگەرێکە کە لە پلاستیک دروست بوو کە ئەوانە هەمووی خۆی ئەتوانێت سەرچاوە بێت بۆیە ئەڵێن کە تا ئەکرێت ئەو مەصرفی پلاستیک بێرنە خوارەوە. بینەرانی خۆشەویست هەر لێرەوە ئەوە ڕاگەینین کە ئەوەی کە ڕاگررتنی پاک و خاوێنی ژینگە وەزیفەی هەمومانە لەسەر ئەوەی کە تاکید کەینەوە کە ژینگە هەر ئەمە نییە کە ئەنگەڵ بێت منتەقل بێت یا ویروس باکتری لە خاکە و یا لە ئاو بڕواتە ناو لەش ئاوە ئەتوانێت پلاستیک بێت و مەواردێکی تریش هەیە. لێرەوە بۆ بینەرانمان ئەڵین کە بەرنامەی هەفتەی داهاتوویشمان بابەتێکی ترە هەر لەسەر پیسبوونی ژینگە و ئەو پەیوەندی کە هەیەی لەسەر ناخۆشبوونی مرۆڤەکان بەڵام بابەتێکی ترە بۆ ئەوەی کە ئەهمیەتی پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە بزانین تا چەندێکە. لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستیتان بۆ بە ئاواتەخوازی.